دەردەکەم دەردی گرە و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان دەردەکەم دەردی گرە و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان تۆی تەبیبی شۆلەگیان تۆم حەبیبی شۆلەگیان تۆی تەبیبی شۆلەگیان تۆم حەبیبی سڵاو بەڕێزە هیوادارم هەموو باش و بەکەیفت بەڕێزان تقریبا ساڵی لەمە بەردەبوو هاوشاریەکەم کلیپێکی بۆ ناردم کلیپەکە بریتی بوو لە گۆرانیەکە یەکەم جار بووکەوە گوێم لێ بێت دوایی کە گۆرانیەکە تەواو نووسرا بوو کەمال فەدەوی گۆرانیەکەم لا زۆر خۆش بوو لا زۆر پەسەند بوو لەبەرەوە هەر ئەو شەوە سێ چوار جار دووبارەم کردەوە ئەجا دوایی سەودا ئەم گۆرانیم کرد بزانم کێ پرسیارم کرد لێرە لەوێتیان بەڕێزەکە لە شاری سنە لە ڕۆژهەڵات دەژی دوایی لە یوتیوب گەڕام هەندێک گۆرانی تریم دی بە کلیپ و بەبێ کلیپ ڕاستەکەی هەستم کرد ئەم گۆرانیە زۆر جیاوازە لە گۆرانیەکانی تر کە تا ئێستاکە بەرهەم هاتوون گۆرانیە کە بە مانای وشە گۆرانی بوو کەلیماتی جوان ئاوازی جوان ئەدایەکی زۆر جوان کە لە دڵەوە گۆرانەکەی ئەوت کاکەمان ئێتر دوای ئەوە هەر منیش لێم ئەمنار بۆ خەڵکی تر لە یوتیوب خەڵکانێکی باش زۆر جوان لێگرت بە دڵیان بوو ئادیان کرد دێلیان کرد ئێتر منیش ئەوە بوو وتم ئەبێ من ئەم هونەرمەندە بدۆزمەوە بیتوێنم خۆشبەختانە لە ڕێگەی هەندێک ناسای ڕۆژهەڵاتی لێرە لە دەنیمارک توانیم ژمارە تەلەفۆنەکەی کاک کەمال فەدەوی پەیدا بکەم ئەوە بۆ قسەمان کرد داوام لێ کرد کەوا دیدارێک دیمانەیە مساحەبەیەک ئەنجام بدەین پێ خۆش و سوپاسێکم و ئێستاکێ ئەتوانین بڵێن کەوا ئەو گۆرانی کەوا من عاشقی بووم و هەزارها کورد عاشقیم کە بە ناوی شعلەکیانە خاوەنەکەی کاک کەمال فەدەویە ئێستاکێ ئەو لە شاری سنەی ئازیزەوە لەگەڵمانایە لە کەناڵی هیوا کەناڵەوە ئەم دیدارەی لەگەڵاکەین ئەنجامی دەدەنی کۆمەڵی پرسیارەکەین بە پرسیارە سەرەکیەکانم دەربارەی گۆرانی شعلەخانە بێ هیوادارم لەگەڵمانە بن و جێگەی ڕەزامەندیتان بێت ئەم کاتێ باش کاک کەمال ئەم کاتت باش کا گۆرانگیان سڵاو و ڕێزمەس بۆ تو و کاکی وای خۆشەویست ئێمە شەروەها کاکە کەمال زۆر خۆشحاڵم کە بەرامبەر بە ڕێزی دانیشتوم زۆریش منی سەروا کاکە کەمالیان کاتت زۆر ناکرم هەندێک پرسیارم دەبێت دەربارەی گۆرانی شعلەخان و شعلەگیان و هەم دەربارەی هونەری گۆرانی کوردی جا هیوادارم بتوانین بەرنامەیەکی ڕێک و پێک و باش ئەنجام بدەین پرسیاری یەکەم ئەوە دەبێت کە چۆن چوویتە بواری گۆرانی وتنەوە کاک کەمال والله ئیتر عەلاقەم بوو پێ هەر لە منداڵیمەوە کەوتمە شوێنی بەڵێ لەگەڵ کامکارگەرە بەشداریم کردووە لەگەڵیانە کاتی منداڵیمە بەڵێ ئەی ئەگەر بیری ما بێ یەکەم گۆرانی چی بوو کەی بوو یەکەم گۆرانی خۆم یانێ بەڵێ هەر پێم وایە شۆلەگیان بوو یەکەم گۆران شعلەگیان بوو بەڵێ گۆرانی کە خۆم بێت بەڵێ ساڵی چەند بوو
ساڵی بەهی هەفتا و نۆ ئێمە هەشتا ها هیری وڵڵاه بەداخەوە نازانم میلادی چۆنە با بڵێن چەند ساڵەوە پێش 15 چەندێک هەفتا و هەشت 25 ساڵ 24 ساڵ لەوە پێش ئۆی کاکە کەمال بەڕێزێ هەر خەریکی گۆرانی وتن یا ئیشی تریشەکەی بۆ مەعیشت یعنی بۆ گۆرانتن ئەژیت نا ئیشم هەیە ینی مەعیشەتی لەسەر گۆرانی وتن نییە تۆ نا ئەی هەر لەسەر گۆرانتن بەردەوامی یاخود هەرە و دەمە بووی تر گۆرانی ترێنەوەی بەڵێ بەردەوامی بەڵێ باش پرسیارێکی تر دەربارەی هونەر حتمما ئاگاداری گۆرانی وتنی لە لای خۆمان لە ڕۆژهەڵات و لە ئەوروپا و لە باشوور لە منطقەی هەولێر بێ سلێمانی بێ هەر شوێنێ بێ یعنی ئەو گۆرانیانەی کە هەیە ئێستا لە تۆ بەڕێزت چۆن هەڵی دەسەنگێنی و ئایا ئەو جۆرە گۆرانیەی کە لە باشوور پێڵێن گەعدە لە شوێنەکانە لە ماڵەکانە ئەمە زیانی بە گۆرانی کوردی نەگەیاندووە نازانم مەبەستۆ چیەکە گۆران مەبەستی من ئەوەیە ئێستاکێ گۆرانی کوردی لە چ وەزعێکە لە چ دۆخێکە باشە خراپە پێش کەوتووە دواکەوتووە ئەوە پرسیارەکەی منە والله بەنظر من پێش کەوتووە لە باشووری کوردستان لە هەولێ لە سلێمانی لە هەر شاری بگری جاروبار گۆرانی بێژە دانشێ لە ماڵەوە گۆرانی بۆ چەند کەسێکەڵێ ئەمە سەر سەحەن نییە لە ستێدیۆ نییە هەر گۆرانی بێ ئەیڵێت لەسەر گۆرانی کوردیش حسابە ئایا ئەمە زیانی بۆ گۆرانی کوردی نییە نەوەڵا بەنەزەر من نا چۆن گۆرانی وتن هەر لەو هینگەرەسە و شرۆعەوێ هەر لەو جێگەگەرەسە لەو ماڵە چۆشەسە گۆرانی شرۆعەوێ هەیە داخل دوورید لە دەروون کانی زوخاوە شۆلەگیان جەرگ و دڵ لە هیچی تۆ یەکسەر سوتاوە شۆلەگیان داخل دوورید لە دەروون کانی زوخاوە شۆلەگیان جەرگ و دڵ لە یەکسەر سوتاوە شۆلەگیان بۆ تۆ سووتان شۆلەگیان بۆ تۆ فۆتان شۆلەگیان بۆ تۆ سووتان شۆلەگیان بۆ تۆ فۆتان شۆلەگیان باشە کاک کەمال با بێنە سەر باسە گرنگەکەمان مەسەلەی گۆرانی شوعلەکیانە بەڕێز ئەم شوعلەی گۆرانی شوعلێ کۆنە وانێ 20 ساڵێک دەبێت زیاتریش باڵێ ئەمە گۆرانێت چۆن پەیدا بوو شوعلەکەی هیکێ شیعرەکەی هیکێ باڵێ شێعرەکەی چی خۆمەش بەبەست لە شوعلە ئەو ڕووناکیێسا ئەو گڕەسا ئەو گڕدووری و تاسەباریەسە مەبەست لە شوعلەگیان ئەرێ ئەو ئاگریە بەچیە بەڵێ ئاوازەکەی هیکێ ئەی خۆمە ئاوازەکەشی خۆتە بەڵێ باشە یەک پرسیار کاکەمان زۆر گرنگە کەسێکی ناوی هونەر شەمێرانیە ئەم شەمێرانیە لە یوتیوب ئەمەی نووسێسا بۆ بەڕێستی خوێنەوە ئەڵێ کاتێک ئەم هۆنراوەیەم نووسی و ئاوازم بۆ دانا قورگم پڕ بوو لە گریانێکی قوڵ
چاوم لێڵ بوو دەستم دەلەرسی ئەژنۆکانم هێزی هەنگاویان نەبوو بەڵام حەیف سەدان حەیامێک کە شعلەکانی ئەم وڵاتە هەرگیز گوێ لە ئاهی ساردی ئێمە ناگرن و سەرۆت و سامان و هەندەران پیرۆستر دەبێت لە عەشق و ئەوین ئەمە بۆ کەی نووسیوە بۆ گۆرانی بێژێک کە ناوی جوتیار محەممەدە گۆرانی شعلەی وتە یعنی بۆ قسێ بێ ئەم ئاوازە و ئەم شیعرە هی هونەر شەمێرانێت بەڕێزەڵی چی یعنی شۆڵەگیان بەڵێ هین خۆمە هەم هەڕاوەکانی هەم گۆرانیگەین خۆمە ئەی تا ئێستا تۆ ئەمە گوێ لێ نەبوو نەخوێندۆکتەکە هونەر شەمێرانی ئەڵەهی منە نەوەڵا نەبیستوە نەبیستووە زۆر سەیرە یعنی چۆن ئەتوانێت گۆرانیە کە هی خۆی نەبێ بڵێ ئاوازەکەی منە و گۆرانیەکەش شعرەکە چونکە من کاکەما قسەم لەگەڵا کرد بە تەلەفۆن وەختی خۆی من چوومەتە سنە و کاکەمالم دیوە ئەو ئاوازم بۆ داناوە ئەو شعرە شتیوا هەیە بەڕێستی دیوە نەوەڵا کا گۆرانگیان نەوەڵا نەمدیوە هەشتی دیوایچە هەن نەبووە نەوەڵا نەوەڵا بە زۆر سێرە ینی تا ئێستا من بۆم نووسیوتم دڵنیای کە ئەو شعر و ئاوازەهی تۆیوتی بەڵێ هی منە و من لە سنە بووم داومە بە کاکەمال ئەو خوێندوویەتی ئەسڵەن چ دوان نەوگە کا گۆرانگیان نەبووە ئەرێ وەڵا هەر چ دوان نەوگە زۆر سێرە من چەندین جار دووبارەم کردوتم کاک هونەر دڵنیای ئەو شعر و ئاوازە هی تۆیوتی بەڵێ هی منە وتی من داومە بە کاکەمال وتم ئەی باشە بۆ کاکەمال کە گۆرانیەکە ئەخوێنێ ناڵی شعر و ئاوازی هونەر شەمێرانی وانە وایە وایە وەڕاستی ترەوە بێ زیاتر ڕوونکردنەوەی لەسەر بدرێت کاکەمال پرسیارێکی تر بەڵێ هەر لە یوتیوب لە کۆمەنتەکانە کەسێ نووسیوێتی لە پشتی ئەم گۆرانی و چیرۆکێکی خەمناکەیە چیرۆکە خەمناکە ئەوەی کاکەمال کچێکی هەبوو بە ناوی شعلە و کۆچی دوایی کردو ئەم شعر و گۆرانی شتیوا هەیە بۆ کچم نەوگە کچیشم نەمردووە بەڵام بۆ کاک جەماڵم وتگە برامە بۆ کاک جەماڵم وتگە بەڵێ هەرێ بۆ کاکم وتگە کە کۆچی دوایی کردووە بەڵێ ئۆکە یعنی چیرۆکێکی غەمناک لە پشتی ئەم گۆرانیەوە هەیە وایە وڵا باش کاکەمە چەندین کەس نازانمەش ئاگاداریانە هەندێکیان هونەرمەندی بەتوانە هەندێکشان گۆرانی بێژ ناتوانێت بن هونەرمەند ئەم گۆرانی شعلە گیانیان وتوێتەوە تۆ گوێ لەوانە بووە ئەرێ گوێم بوو ئەرێ دانیکیان دایکانی وتکە بەجێ شۆڵەگیان دانیکیشیان خاکەکەم با ناوەکانیش بۆ بخەنەوە کاکەمە لێکیان پەیام ڕۆژهەڵاتیە ئەویکیان جوتیار محەممەدە ئاریان کەریمەوە هەڵەبجەیە بۆکان هەورانی هونەرمەند حەمەڕۆف کەرکووکی ئێمە هونەرمەندە و ناسراوە لەتیف کەریمی شۆڕش بۆکانی و چەند کەسێکی تر ئەمانە هەموو ئەم گۆرانی بەڕێستیان وتۆتەوە شعلەکیان ئێتر هەیە بۆ خۆی وتۆتەوە هەیە لەسەر سەحەن وتوێتی هەیە لە ستۆدیۆ وتوێتی گوێ لە چێنیا بۆ لەمانە من وەڵا ئەوانەوە نێوت بەر هیچ کامیانم نەبیستووە بەڵام لە یوتیوب هەن کاکەمان هەر لە یوتیوب بنووسە شعلە گۆرانی شعلە هەمووی ئەمانە دێن بە کلیپەوە هەیە بەڵێ یعنی گوێ لێ هیچیان نەبووە نەوەڵەنە وەلی کوڕێک مەریوانی هەست بەناو دڵسۆز مەریوانیم بیستووە ئەویچ خاکەکەمی وتکە بەجێ شۆلەگیان خاکەکەم وتویە خاکە باسی شعلەگیانەکەم من
بەڵێ ئەوە گوێ لێ نەبوو تایسە نەوەڵا نا ئەی باشە ڕاچی بوویکەوە ئەو گۆرانی تۆ ئەڵێنەوە پێت خۆشە پێت ناخۆشە تێکی ئەدان باشتریەکەن چۆن وەڵا خۆ پێم خۆشە بەڵام ئەوان داستانەکە نازانن چیرۆکەکە نازانن جەریان شۆلەگیان چەست ئەزای لە پشت بەڵێ ئەو گۆرانیانەی کە وتراوەتەوە بە ناوی شعلەگیان خەڵک کۆمەنتی نووسیوە لە یوتیوب هەموو تویانە کەس وەکو کاکەمال خۆی نایچڕێ نایخوێنێ کاکەمال خۆی باشترینی وتووە بەڕای منیش وایە بەڵام ئیتر دەکرێکی کە بێڵێ بە شێوازی خۆی بەڵام مهم ئەوەیە گرنگ ئەوەیە گۆرانیەکە تێک نەداوانە بەڵێ 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 ئەوەیە پرسیارێکی تر کاکەمال یان ئێستش هەر لە گۆرانتون بەردەوامی یا وەستاوی بەڵێ بەڵێ پرسیارەکەی من ئەوتم گۆرانی تازە چییە کامەس وەڵا شاید بێژم 5-6 دانێکم هەیە کا گۆرانگیان بەڵام نەمبووتکە دایسا نەوتکە یعنی حازرن ئامادەم کردگا بەڵام نەموتکەنەوەڵا مۆسیقات بۆ داناوە کێ مۆسیقات بۆ لێدا کێ ئەژەنێ لەگەڵ ناژم هیچتا ئەو کارمە نەکردووە ئامادەم کردووە نانا مەبەستم ئەگەر کردی کێ یارمەتیدا هاوکاریەکە بۆ مۆسیقاکە هەمانە مۆ بەرادەرمانە هەن لە سنا هەن لە سنە هەنیارگە خاصمان هەیە بەڵێ بەڵێ کاکەمە تا ئێستا لە ستودیۆ گۆرانی وتووە لێرە لەولا بەڵێ بەڵێ هاتە بەڵێ بەڵێ ئەی کلیپ کۆنسێرت لەکوێ لە زۆر جێگەرە لە سیما بەهمەنا لە فەجرا ئەی لە باشوور نەتکردو نەهاتوتە ئەم دیو نەوەڵا لە باشوور نەوەڵا نەوە بەس کاکەمە پرسیاری ینی ئێستاکێ لای ئێمە و لای زۆر کەس گۆرانی شوعلەگیان یەکێکە لە گۆرانیە سەرکەوت و جوانەکان دەکرێت چاوەڕێ بکەین کاکەمال گۆرانێکی باشتر و خۆشترمان پێشکەش بکە یاخونە سەرچاوبانگیان نە ئەوە مەبەستی پرسیارەکەی من و ئەو گۆرانایی کە ئەیڵێت یا ئامادەن لە شوعلە باشترن یا ناگەنە ئاستی شوعلە وەڵای تر ئەوە جیاوازە شوعلە بەڵامی ترەوان هیچ جێگەی خۆیان هەست جێگەی خۆیان هەست بەڵێ ئارێ مەسڵ من ئەو بە باڵای شار سنا هەر گەڕەکەکانی وتومە قەتاچیانیەکان نازانم بیستوتانە یان نا نەوەڵانە بیستوە لە یوتیوبە هەست کاکەمال بەڵێ من سەیرم کرد لە یوتیوب گۆرانیەکانت بەڵێ خۆم بیری هەر نێوەکەی خۆم بێری کەماڵ فدەوی ئیتر توا گۆرانیەکانم تێرێت آخر زانم کاکەمە هەمووی کۆنن ئەوانەی کە لە یوتیوب هەن بەڵێ 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 من مەبەستم گۆرانی تازەیە تازە وەڵاوتم ئەو 5-6 دانێک ها بەدەستمەوە هیچتا زەبتم نەکردووە زەبتێ نەکردووە ئەی کاکەمە پرسیاری تر دەربارەی دیمانە یا دیداری ڕۆژنامەگەری میدیای کەس قسەی لەگەڵا کردو پرسیاری لێ کردی ئەمەی من یەکەم جارە ئەمەیکەم وەڵا لێرە هەرێ لە دووسێ لاواتون ئەرە وەڵا پرسیاریان کردووە بۆ ڕۆژنامە و شتیوە بۆ ڕۆژنامە هەرێ بەڵام ئیتر خۆم ئیتر وەڵا فرسەتم نەوە ئیتر نەمتوانی وەلی دووسی ڕاشەرات وتیان وەڵای تر وەختم نەوە نەمتانی گەدایسا ئەی کاکەمال لە بەرنامەتان نییە نیازی نییە بچی لە باشوور سلێمانی بێ هەولێر بێ هەر شارێک کە بێ لێ کۆنسێرتێ بکەیت بۆچە نا ئەگەر داوەتکەن بەڵێ ئارێ وەڵا هەر دەعوەتیشم دەگەن خۆم تێم ئینشەڵا بە تەمام بیم ئارێ وەڵا بە تەمام بیم ئەرێ وەڵا لەم بینیچا
کوستانداری هەڵەبجە داوەتمانی کردو بەڵام ئیتر وەشتی ئەوەز بوو ئیتر بەرنامەکە شێویاوە ڕێک وەلی خۆم هەرتیم بۆ سلێمانی حتمما دێم هیوادارم بتانی سەفەرێکی بکەیت و لەوێ لەگەڵ تیپی شنووریە گۆرانی بڵێیت ئیسڵا کاگۆیان گیان ئیسڵا بێمە خزمەتت هیوادارم ڕاستی مایە شانازی بووم کایمشۆ لە خزمەتا بووم کاگۆیان گیان کەمالجان کاکەمال ئەو کاتێککە من نووسیم دیمانەیەک لەگەڵ کاکەمال ئەنجام دەدەم خەڵک زۆری پێخۆش لە فەیسبوک ئەجا زۆر هەواڵ و پرسیار و شتیانەبوو ئەجا زۆریشیان سڵاو و ڕێزیان هەبوو یەکێک لەوان ناوی ڕێبوار ڕەشیدە کە نووسەر و چاودێری سیاسی لە سویدەژی لە ستۆکۆڵم وتی ژنەکەم نەخۆشە وتی ئومێدی چاکبوونەوەشی زۆر کزە وتی بەم گۆرانەیە کە بۆی لێدەم زۆری پێخۆشی ڕۆژانە بۆی لێدەم ئەو گۆرانیە ئەگوێی لێ ئیشەڵا خۆ ڕەحمی پێ کاگۆیان گیان پاشەفایدارین سڵاوی تایبەتی هەبوو بۆت ڕێزی سڵامەز بۆی مەمنونم کاکەمان قەت چاوەڕێت دەکرد ئەم گۆرانی شعلە گیانە ئەوە نەخۆشەویست بێت لە ناو خەڵقا سەبەب چییە بۆ وا خۆشەویستە بەخوا کاگۆران چە بڵێم بەڵام ئەرێوەڵا خۆم ئەمزانی کە چۆن واقعان پڕی بوو لە هەستی دڵداری و ئەوێنێکی ڕاستەقینە تاسەبارێکی زۆر 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 گرنگ گۆرانێکی خەمگین وشەکانی زۆر جوان ئاوازێکی زۆر جوان ئەدایەکی هەر زۆر بەهێز ئەمانە هەمووی وای کردو کەوا خەڵک ئەم گۆرانێ بچێتە دڵیەوە کاکە کەمالجان من کاتێ ناگرم چونکە خەتی ئینتەرنێتیش باش نییە بەداخەوە بەڵام ئەمە بابی کەنە سەرەتای بۆی کاتر پەیوەندیمان هەبێ بەس پێم خۆشە کە بە دوو کۆپلی شعلە گیان ئەم دیدارەمان کۆتای بێن ئەگەر بکرێ فەرموو پێشکەشی بەسەر چاو کاگویان گیان بان چاو فەرموو دەردەکەم دەردی گرە نو بێدەوایە شۆلەگیان بۆ تەبی بیچارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان تۆی تەبی بی شۆلەگیان تۆم حەبیبی شۆلەگیان تۆی تەبیبی شۆلەگیان تۆم حەبیبی شۆلەگیان داخی دووریت لە دەروون کانی زوخاوە شۆلەگیان جەرگ و دێڵ لە هێجری تۆ یەکسەر سوتاوە شۆلەگیان و تۆ سوتام شۆلەگیان و تۆ فەوتام شۆلەگیان و تۆ سوتام شۆلەگیان و تۆ فەوتام شۆلەگیان شەوەتە ڕۆژ وەک پەپولە هەودەمی شەم شۆلەگیان ئەشکی حەسرەت دێتە خوار هەردەم لە دیدەم شۆلەگیان هەر خەیاڵی یادی تۆیە مەرهەمی زەمانەکەم وەرە ڕەحمێکە بە حاڵ دەردەبێ دەرمانەکەم هەر خەیاڵی یادی تۆیە مەڵهەمی زەمانەکەم وەرە ڕەحمێکە بە حاڵ دەردەبێ دەرمانەکەم تا سەبارم شۆلەگیان
شینەکارم شۆلەگیان تا سەبارم شۆلەگیان شینەکارم شۆلەگیان. کاکە کەمالجان هیچم نەماوە تەنها هیوادارم بەرهەمی جوانتر و باشترت هەبێ و ومێدی ژیانێکی خۆشت بۆ دەخوازم. جارێکەی ڕێز و سڵاوی بیسەران و بینارانە پێدەگەێنم ئەوانەی کەوا بەڕێز دەناسن و بە ڕێگەی گۆرانیەکەتەوە بە تایبەتی شعلەگیان. خۆشی کا گۆرانگیان منی زۆر سپاس و سڵامەس بۆ هەمووان ئەو کەسانەوە شۆلەگیانیان پێخۆشە سپاسیان دەکەم. زۆر سپاس کاکەمان کاتێکی خۆش و کاتمان گرتی هیوادارم سەرکەوتوو بێت کاتێکی خۆش یاخوا خۆشی بەڕاستی مای شانازی بوون کا گۆرانگیان زۆر زۆر سڵاو لێ بێ ئەم کاتت باش بێ خوا قوربان بۆ ئێوە شەو هەتا ڕۆژ وەک بەپولە هاودەمی شەم شۆلەگیان عەشقی حەسرەت دێدەخوار هەردەم لە دیدەم شۆلەگیان هەر خەیاڵی یادی تۆیە و بەڵهەمی زامانەکەم وەرە ڕەحمێکم بە حاڵ و دەردەبێ دەرمانەکەم هەر خەیاڵی یادی تۆیە و مەرهەمی زامانەکەم وەرە ڕەحمێکم بە حاڵ و دەردەبێ دەرمانەکەم تا سەبارم شۆلەگیان شینەکارم شۆلەگیان تا سەبارم شۆلەگیان شینەکارم شۆلەگیان شەو هەتا ڕۆژ وەک بەپولە هاودەمی شەم شۆلەگیان عەشقی حەسرەت دێدەخوار هەردەم لە دیدەم شۆلەگیان هەر خەیاڵی یادی تۆیە و مەرهەمی زامانەکەم وەرە ڕەحمێکم بە حاڵ و دەردەبێ دەرمانەکەم هەر خەیاڵی یادی تۆیە و مەرهەمی زامانەکەم وەرە ڕەحمێکم بە حاڵ و دەردەبێ دەرمانەکەم تا سەبارم شۆلەگیان شینەکارم شۆلەگیان تا سەبارم شۆلەگیان شینەکارم شۆلەگیان تا سەبارم شۆلەگیان